بەرنامەی تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت. لە بەرنامەیەکی دیکەی تەندروستی لەگەڵتانم بۆ قسەکردن لەسەر یەکێک لە نەخۆشی یاخود حاڵەتە باوەکانی ڕۆژ وەک هەمیشە وەک بەرنامەکانی دیکە. ئەم حاڵەتەی لەم بەرنامەیە باسی دەکەین پەیوەندی بە ئێسکەکانەوە هەیە کە پێی دەوترێ ئێسکە نەرمە یاخود فشەڵبوونی ئێسکەکان ئۆستیۆپۆرۆزس بە زمانی پزیشکی. لەوانەیە زۆرێک لە ئێمە بیست بێتی یاخود بینی بێتی کە لە کاتی کەوتنە بە هەر هۆکارێک بێ کاتێک گەنجێک بەبێ نەخۆشی ئەکەوێ یا گرفتێکی بۆ دروستە بێ ڕووداوێکی لێ تووشە بێت ئەگەری شکانی ئێسکەکانی کەمتر وەک لەوەی کەسێکی بەتەمەن یا کەسێک لە بەساڵاتچوو تووشی کەوتنێکی ئاسایی یاخود تووشی ڕووداوێکی ئاساییە بێ بە ئاسانی دەبینین دەوترێ ئێسکی حەوزی شکاوە ئێسکی هەر ئێسکێک لە ئێسکەکان کە لە بەرنامەکە باسیەکەین کامانیان زیاتر ئەگەری شکانیان هەیە. ئەم هۆکارە ئەمە زیاتر بەهۆی فشەڵبوونی ئێسکەکانە لەگەڵ پیریدا کە لەم بەرنامەیە باسیەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر بینەر بورهان پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکاوی. کاک دکتۆر سڵاوت لێبێ و بەخێر بێ. زۆر سپاس دەکەم، سپاس بۆ میوانداریتان، سپاس بۆ ئامادەبوونت کاک دکتۆر. هەموو کەسێک لە تەمەنی 30 ساڵیدا ئێسکەکانی بە تەواوی پتەو دەبێت. ئێسکەکان بە بەردەوامی پرۆسەی نوێبوونەوە ئەنجام دەدەن، واتە خانە ئێسکە کۆنەکان دەمرن و خانەی ئێسکی نوێ دروست دەبێت. لە دوای تەمەنی 30 ساڵیەوە بەهۆی پرۆسەی نوێبوونەوەوە ئێسکەکان لاواز دەبن، چونکە ئەو ئێسکە خانانەی کە تێک دەشکێن زیاترن لەو ئێسکە خانە نوێیانەی کە دروست دەبن، واتە بڕێکی زیاتر ئێسک دەمرێت بەڵام بڕێکی کەمتر ئێسک دروست دەبێتەوە. بە مەژوردەوردە لەگەڵ زیادبوونی تەمەندا قەبارەی ئێسکی کەم دەبێتەوە و ئێسکەکان تووشی لاوازبوون و پوکانەوە دەبن و چڕیان کەم دەبێتەوە. ئەم حاڵەتە پێی دەوترێت پوکانەوەی ئێسک لە کاتی پیریدا ئۆستیۆپۆرۆزس. ئەم حاڵەتە چەندین گرفتی تەندروستی دروست دەکات کە گرنگترینیان ئەوەیە ئەو کەسانەی بەهۆی پیربوونەوە ئێسکەکانیان پوکاوەتەوە بەکەوتن یاخود بەرکەوتنێکی ئاسایی حاڵەتی شکانی ئێسکیان توش دەبێت. تەنانەت لە هەندێک کەسدا کە تەمەنیان زۆر بوو و ئێسکەکانیان تەواو لاواز بووە بە چەمانەوە یاخود هەڵگرتنی شتێکی ئاسایی یاخود تەنها بە کۆکەیەکی توند حاڵەتی شکانی ئێسکیان توش دەبێت. ئەم حاڵەتەش پێویستی بە مانەوە لە جێگا و هەروەها مانەوە لە نەخۆشخانە و هەندێک جار نەشتەرگەری پێویستە بۆ چاکردنەوەی و بۆ گەڕانەوە بۆ باری ئاسایی. بۆی ڕاستەوخۆ داغڵی بابەتەکە ببین دیاردەی فشەڵبوونی ئێسکەکان ینی لەوانەیە وا جوانتر بێ بڵین دیاردە چییە؟ چۆن پێناسایەکرێ؟ واتای چییە؟ خۆی فشەڵبوونی ئێسکەکان واتە لاوازبوونی ئێسکەکە کە ئەبێتە هۆی ئازار لە لەشی کەسەکەیە و هەندێک جار ئەبێتە هۆی شکانی ئێسکەکانی هەندێک شوێنی لەشی کە معارەزە بۆ شکان و ئەمە حاڵەتێکی زۆر زۆر باوە لە هەموو جیهاندا. ساڵانە تقریبان 200 ملیۆن خەڵک دەستنیشانەکرێ بە توشبوون بە ئێسکە نەرمە یاخود بە فشەڵبوونی ئێسکەکان تەنها لە ماوەی ساڵێکدا 200 ملیۆن کەس لە هەموو جیهاندا ئێمە لە هەموو جیهاندا لەم 200 ملیۆنە 1 ملیۆن و نیویان تووشی شکان ئەبن، تووشی شکانی ئێسکەکانی لەشیان ئەبن و بەدڵنیایە بەهۆی ئێسکە نەرمەکەوە. بەڵێ و داتایەکی سەرپێی وەرگیراوە تقریبان لە هەموو سێ چرکەیەکە کەسێک لە هەموو جیهاندا شوێنێک لە لەشی ئەشکێ بەهۆی ئێسکە نەرمەوە بەهۆی فشەڵبوونی ئێسکەکانیەوە. زۆر باش بەڕاستی ڕێژەیەکە ئەوێ بە هەند وەرگیرێ و لەسەری بکۆڵینەوە. زۆر باشە کاک دکتۆر. ئێسکە نەرمە یاخود فشەڵبوونی ئێسکەکان تەنها یەک جۆرە یاخود چەند جۆرێکە جۆری دیکەی هەیە توانی کۆلێ نەکرێت بۆ چەند بەشێک؟ باوترینیان ئەو فشەڵبوونەیە کە بەهۆی تەمەنەوە ڕوایە کەمە پێڵێن پرایمەری. ئەمە جۆری یەکەمیانە کە بەهۆی تەمەنەوە ڕوایە لەگەڵ پیربوونە ئێسکەکان لاوازە بن، ئێسکەکان فشەڵە بن، کوالیتی واتە جۆرێتی ئێسکەکانیان کەم ئەبێتەوە، هەندەسەی ئێسکەکە تێکەچێت، یعنی ڕێزبوونی خانەکانیان تێکەچێت، بۆشایی زۆر دروست دەبێت لە نێوان خانەکانیانە، وای لێ ئەکا ئەم ئێسکە بە ئاسانی بشکێت. ئەمە جۆری یەکەمیان.
جۆری ئێکی ترمان هەیە لە ئافرەتانە زۆر باوە دوای وەستانی سۆری ماگانەیە پێڵەن سنەری ئەس بە عەرەبی یعنی ئافرەت کە گەیشتە چووە تەمەنی ئەوەی کە ئیتر سۆری ماگانی بۆستێت زۆر بە زوویی جۆرەتی واتە کوالیتی ئێسکەکەی داوەزێت و پێویستە ینی زۆر بە ڕێکوپێکی چارەسەر بکرێت تا تووشی شکان نەبێت چونکە زۆربیان یعنی معارەزە بن بۆ شکان و جۆرێکی تریانەوەی کە بەهۆی هەندێک نەخۆشیەوە تووشەوێ بۆ نمونەمە لە گەنجی شاڕۆیە بۆ نمونە هەندێک نەخۆشی هۆرمۆنی هەیە هەندێک نەخۆشی گورچیلەکان هەیە و بەهۆی هەندێک تەسیراتی دەرمانەوە هەیە هەندێک نەخۆشی ترمانە وەکو نەخۆشی سەرەتان و ئەمانەش ینی ئەبن هۆکار بۆ فشەڵبوونی ئێسکەکان کاک زۆر خواردن ئەگونجێت یەکێک بێ لە جۆرەکان واتە کەسێک کە خواردنەکەی تەندروست نیە یاخود بڕێکی کەم لە خواردنە پێویستەکان نەخوا کە پەیوەندی بە بەهێزبوونی ئێسکەکانەوە هەیە بەڵێ ئەکید بەڵێ خواردن یەکێکە لە هەدەفە سەرەکیەکان کە لە دوایدا باسیەکەین کە چۆن تەسیرەکە بەسەر گۆڕینی حیاتی ئەو کەسە و بەهێزبوونی ئێسکەکانی زۆر باشە ئەمە سەبارەت بە پۆلێنکردن یاخود جۆرەکانی ئێسکە نەرمە کاک زۆر ڕێژەکەی چۆنە لە پیاوان لە ژندا ینی چونکە ئێمە زیاتر بەڵێ ئەو پرسیارێکی زۆر جوانە عادەتەن پیاوان تۆزێ زیاتر بەرگاگرن بەڵێ زیاتر ویستم بپرسم لە ژناندا زیاتر بینین بە تەمەنەکان ئێسکەکانیان نشکێ ڕێژەکەی تقریبەن لە ئافرەت بۆ لە پیاوانە بۆ ئافرەتان 1/5 یاخود هەندێک سەر چاواڵی 1/4 ینی یەک پیا و تووشی ئێسکە نەرما بێ ئەجا بەرامبەریە 5 ئافرەت یاخود 4 ئافرەت تووشی ئێسکە نەرما بێت واتە ئێمە ئیشەکە زیاتر ینی لەسەر ئافرەتە بەڕاست ئەبێ ئافرەتان زۆر ئاگیان لە خۆیان بێت چونکە ئەوان زۆر زیاتر معارەزن بۆ ئەوەی تووشی شەڵبوون و نەرمبوونەوەی ئێسکەکانیان ببن زۆر باشە کاک دکتۆر ئەگەر بە تەفاسیل باسێک لە هۆکارەکانی بکەین کە بەگشتی باسمان کرد کە ئەمە پرۆسەیەکە لەوانەیە لەگەڵ تەمەنە وردە و دەڕوودا بەڵام هۆکارەکانی فشەڵبوونی ئێسک بەگشتی چین بۆ ئەوەی ڕوون بێدرامان هۆکارەکان زۆرن وتکو وتمان سەرەتا ئەمە عیلاقەی بە تەمەنەوە هەیە عیلاقەی بە تەمەنی ئەو کەسەوە هەیە لەگەڵ بەرزبوونەوەی تەمەنە لەگەڵ خانەکانیان فشەڵ ئەبن بۆشایی دروستە بێ لەنێوان خانەکانیان تووشی نەرمبوونەوەی ئەسکەکە بن و هۆکاری تر زۆرن بەڕاستی ئەگەر شوێنی تووک و لای خۆمان لە عێراقا یاخود لە سلێمانیە وەرگری حیاتی خەڵک زۆربەی چییە؟ ئەنی سەرگی زیاتر دانیشتنە هەندێکیان یاخود جوڵێکی کەمی ناوماڵیان هەیە ئەگەر ئافرەتەکان ینی بەدەگمەن ئافرەتێکە بینیت کە ڕاضێکی ڕێکوپێک بکات ینی کاڵێن ڕاستانی معنایەوەنی تۆ لە ماوەیە کاجارێک بچی بۆ ڕاضە ئەبێ ڕۆژانە ڕازێکی باش بکرێت بەدەگمەن ئەبینی ئافرەتێک بەرنمەیەکی تایبەتی بۆ خۆراکی خۆی دانابێت کە ئاگای لە خۆی بێ ئاگای لە تەندروستەکەی بێت وەرزشەوانی بکات هەڵگرتنی وەزن بکات ینی ئەمانە بەڕاستی هەموو هۆکارن بۆ ئەوەی کە تۆ ئێسکێکی پتەوت پێ ببەخشێت زۆربەی ئەو زۆری ئەو هۆکارانە نەخۆش خۆی ئەتوانێت خۆی چارەسەری بکات واتە ئەتوانین بڵێن پریڤێنتێبڵن تا حدێ بەدەر لە ئەیجەکە باڵێ ینی ئێمە باسی هەندێک حاڵەتی دەگمەن ناکەین کە بەهۆی نەخۆشیەوە ڕوئات کە بەهۆی هەندێک نەخۆشی تایبەتەوە ڕوئات بەڵام هەندێک نەخۆشی تر هەیە هەندێشتی تر هەیە ئەتوانێت کۆنتڕۆڵ بکرێت ئەتوانێت ئەو کەسە خۆی چارەسەری خۆی بکات زۆر باشە کاک دکتۆر کاتێک کەسێک تووشی ئێسکە نەرمە بێت نیشانەکانی چیە هیچ نیشانەیە دروستەکە یاخود تەنها و کاتێک کە ئەشکێ ئێسکەکەی لە کەوتنێکی ئاساییەوە بەڵێ ئەگونجێ پێی بزانێت ئێسکە نەرمە لە جیهاندا ناوێکی تری هەیە پێڵەن سایلێنت دزیز ینی نەخۆشیکی بێدەنگە زۆر نەخۆش هەتا قاچی نشکێ نایەتە خەستخانە یاخود دەستی نشکێ نایەتە خەستخانە یا ئازارێکی زۆر لە پشتیا دروستە بێ ئەنجایەتە خەستەخانە باشە یعنی زۆربەی جارەکان بێدەنگە ئەم نەخۆش ئەم جۆرە نەخۆشیە بێدەنگە و هەندێک جاریش نەخۆشیە بۆ لامان پێی ئەزانین بەهۆی ئەوەی کە هەموو جانی ئێشێ زۆر دکتۆر هەموو جان مێشێ ئەنی زوو هیلاکە بم توانای ڕۆشنم کەم بۆتەوە هەر بە وێنەگرتنی تیشکێکی ئاسایی پسپۆڕەکە شارەزار بێ دکتۆرەکەی
ئەتوانێت دەستنیشانی بکە کە ئەستوری دیوارەکانی ئێسکەکانی تەنکە بێتەوە کەمە بێتەوە واتە بەشی دەرەوەی ئێسکەکەش یا بەڵێ 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 زۆر باشە ئەمە بە شێوەیەکی گشتی نیشانەکانی وەک دەستنیشانکردن ڕێگای تایبەتی هەیە بۆ دەستنیشانکردن یاخود پشکنینی تایبەت هەیە بۆ ئەوەی کە سەرنجام دکتۆر بینەر بڕیار بدا کە ئەم نەخۆشە توش بۆ بە فشەڵبوونی ئێسکی یا ئێسکە نەرمە و پاشان ڕێنمایی و چارەسەری پێویستی باتێ پزیشکی پسپۆرت پێویستە هەر لە بینینی نەخۆشەکەەوە هەندێک پرسیار لە مێشکا دروست بێ بەڕاستی ئەم نەخۆشە یەکسەر سیرەکەیت تەمەنی تقریبان لە چەنەچێت یاخود پرسیاری لەکەیت ڕۆیشتنی چۆنە هەڵسوکەوتی چۆنە خواردنی چۆنە لە ماڵەوە چیەکە چی ناکات دوای ئەوە ئازاری کوێی هەیە ئەم پشکنیانی بۆ کرد مەجموعەیە پشکنینی سەرەتایی هەیە ڕێژەی کالیسیۆم لە خوێندا ڕێژەی ڤیتامین دی فەحسی غودەکانی فەحسی هۆرمۆنی تەنیژ غودەکانی کە دەڵێن پارافایرۆیدەکان ئەمانی هەمووی بۆ کرێت فەحسی گوچیلەکانی بۆ کرێت فەحسی ڕێژەی مەگنیسیۆم و فۆسفۆرەسی بۆ کرێت لە خوێنە ئەمانە ینی هەمووی زانیاری مانەیاتێ و فەحسێکی تایبەت هەیە کە پێڵێن دێکساسکان کە ئەم دێکساسکانە ڕێژەی چڕی ئێسکەکەت پێ ئەڵێ بوو لە جیهانە پۆلێن کراوە بۆ سێ جۆرەوە جۆرێکیان ئەوەیە کە نۆرمەڵە لەگەڵ کەسێکی ئاساییە جۆرێکی تریان ئەوەیە کە چڕبوونەوەی ئێسکەکانی کەم بۆتەوە لە جۆری سێمیشان بە تەواوەتی تووشی ئێسکە نەرمە بووە ئەمە ینی وا ئەم دێکساسکانە لە جیهانە وا دروستکراوە داهێنراوە کە ئەم چڕی ئێسکە مقارنەتەن بە کەسێکی تقریبەن ئاسایی لە کەسێکی پێگەیشتووی کامەڵە مقارنی ئەوی ئەکا بزانە ڕێژەی چڕی ئێسکی ئەم بەنیسبەت ئەوە چۆنە تا بەشیان کردۆ بۆ سێ پۆلێن و وردەکارێکی زۆر گرنگ نییە بۆ نەخۆش بەڵام ئەوەی کە گرنگە بۆ نەخۆش ئەوەیە بزانێ ئەو نەخۆشانی کە ئازارێکی زۆریان هەیە معڕەزن بۆ شکان پێویستن فەحسە بکەن پێشتر پێویستە بزانێن و پێویستە چارەسەری پێویست وەرگرن و دوای ئەوەش ساڵانە بێت یاخود چەند ساڵجارێ بێت ئەم چێکی خۆیان کنە بەم فەحسە بەڵێ زۆر باشە کاک دکتۆر کاتێک نەخۆشەکان بە تایبەتی مەبەستمان لە بەتەمەنەکانە تووشی ئێسکە نەرما بن کەمبوونەوەی چڕی ئێسک یاخود فشەڵبوونی ئێسک زیاتر کام ئێسکانەی جەستەیانە گەری شکانی هەیە بەڵێ ئێمە ڕێژێکمان باس کە وتمان ملیۆنی نیوەک ساڵانە تووشی شکانە بوو لە ملیۆن و نیوە تقریبەن پشکی هەرە زۆریان بەرشکانی فەقەرەکانەکرێت بەشکانی فەقەرەکانەکە یعنی نەخۆشیە هاوارێکی زۆری هەیە بەڵێ هاوارەکات لە پشتی ئەڵە ئازارێکی زۆرم هەیە یاخود هەندێکیان تەنها بەدانیشتن لەسەر کورسیەک تووشی شکانی ئێسکی بڕبڕەکانی کەسەکە بینی ئەڵە دکتۆر من جاران باڵام بەرز بووە باڵام جوان بوو بەس هەستەکەم کورد بوومەتەوە یاخۆ کوڕ بوومەتەوە ئەمە هەمووی کە ببینیم ڕوئایە لە کەس و کارمانە لە نەخۆشەکانە کە سەردانمانەکەن بۆچی ئەم باڵایە کورتە بێتەوە بالفعل تەواو ئەم نەخۆشە ڕاستەکە باڵای جاران بەرزتر بۆ لە ئێستا بەگەنجی بۆچی چونکە ئێستا ئەم بەرزی ئەم فەقەراتانەی تەپیوە بەڵێنەی ئێسکە نەرمەکەەوە ئەتەپێ زەختەکاتە سەرێک کوڕی ئەکاتەوە نزمی ئەکاتەوە لەبەرەوە نەخۆشەکە هەز بە ناڕەحەتیەکە هەز بە ئازارەکات پشکی هەرە زۆری ئەم شکاویانە بەر فەقەراتەکەوێت بەر بڕبڕەکانی پشتەکەوێت و دوای ئەوە ڕێژی دوای ئەوە تووشی پێەکانی تووشی یاخۆشکانی ئێسکەکانی دەوری ڕان ئەبن بەشی سەرەوەی ڕان نزیکی حەوس ئیتر ئایا لە ملەکایابێ ئەشکێت یاخود لە بەشی خواردتراوی ئەشکێت کە ئەمانە زۆر بێکار نەشتەرگەریان پێویستە بۆی دەم و دەست نەخۆشەکە هەستێتەوە و بەشی سێمیشیان زیاتر شکانەکان لە مەچەکا بۆیات ئێسکی مەچەکا ڕوایە و هەم ئەمە هەر شکانێک لەمانە کە ڕووبات بەڕاستێنە ئینزارێکە بۆ ئەو نەخۆشە کە ئەگەری زۆر زۆرە شکانی کە ڕووبات یعنی بەحەس کراوە لەسەری ئەڵێ هەر شکانێک کە لەمانەیە بەهۆی ئێسکە نەرمەوە ڕووبە ئەو نەخۆشە هەمان نەخۆش دەجار زیاتر معڕەزە بۆی تووشی شکانێکی تر ببێت جارێک بەهۆی فشەڵبوونەوە تووشی شکان ببێت احتیمالی بەڵێ دەجار زیاتر تووشەوێت بەڵێ من خۆم هەر نەخۆشم هەیە تقریبا مانگێک پێش ئێستا نەشتەگیریمان بۆ کرد پار لایەکیمان بۆ کرد و مەنتقی حەوزی ئەسکی شکا بوو ئەم ساڵی شاتەوە ئەینەشت هەمان لە بەشە چارەسەری پێویستیشی بۆ کراوە ینی حاڵەتێکی بەڕاستی پێویستە
نەخۆش زۆر ئاگای لە خۆی بێت ئاگای لە حیاتی خۆی بێت چونکە بناغەی دانانی ئێسکی پتە و لە گەنجیەوە دەست پێکات ینی نەخۆش پێویستە لە سەرەتای لاوێتیەوە بە تەندروستێکی باش و ئێسکێکی پتەوە بێت هەتاوەکو لە پیرە ئەم پتەوەبوونی ئێسکە کێشی بۆ دروست نکات. زۆر باشە دکتۆر بینەر لەگەڵت بەردەوامە بەڵام ناوبڕێکی کورد وەردەگرین. خۆشەویستان پاش ناوبڕێکی کورد دەگەڕێنەوە وڵاتە. فەرمونە خۆشخانەی بەخشینە پیاوەکەم لە بەیانیەوە زۆر خاتون ناونیشانی ماڵتان بڵێ خاتون ناونیشانی ماڵتان بڵێ هەر ئێستا تیمێکی تەندروستی بەخشین دەگاتە ماڵتان. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین 24 کاتژمێر لە حاڵەتی ئامادەباشیدان بۆ ئەوەی لە کەمترین کاتدا بگەنە لاتان و چارەسەری تەندروستیتان بۆ بکەن. تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین لە پزیشک و پەرستاری بەتوانا و ڕاهێنرا و بۆ حاڵەتە فریاگوزاریەکان پێگاتون. ئێمە لە نەخۆشخانەی بەخشین جیاواز لەوانی تر هەم ماڵەکانتان دەکەینە نەخۆشخانە و هەم بەخشین دەکەینە ماڵی خۆتان. زۆر مەمنونی جەنابتان موسپاسی نەخۆشخانەی بەخشینی شەکەم. هاوڵاتیانی عەزیز، بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوی تەندروستی یان چارەسەرکردنی نەخۆشەکانتان لە ماڵەوە پەیوەندی بکەن بە تیمەکانی فریاکەوتنی تەندروستی نەخۆشخانەی بەخشین. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە بەرنامەی تەندروستی لەگەڵ بەڕێز دکتۆر بینەر بورهان پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری ئێسک و شکاوی قسە لەبارەی فشەڵبوونی ئێسکەکان یاخود ئێسکە نەرمەواکەین. کاک دکتۆر وەک باست کردم حاڵەتە ئەم نەخۆشیە فشەڵبوونی ئێسکەکان یەکێک لە دەرەنجامە زۆر خراپەکانی بریتیە لە شکانی ئێسکەکان. ئایا ئەو ئێسکانەی کە بەم حاڵەتە ئەشکێن یاخود ئەو نەخۆشانەی کە تووشی شکانی ئێسکە بن بەهۆی ئەم حاڵەتەوە چەندێکیان چاکە بنەوە چارەسەریان چییە چەندێکیان ئومێدیان هەیە کە باش ببنەوە؟ پرسیارێکی زۆر جەوهەریە. ئەو نەخۆشانە ینی ئەمە قسەی من نییە و لە عالەمە چەندها بەحسی لەسەرکراوە. ئەو نەخۆشانەی کە تووشی شکانە بن بەهۆی ئێسکە نەرمەوە لە باشترین سنتەری دنیاە چارەسەریان بۆ کرێ یەک لە سەرسەیان ئەگەڕێنەوە باری ئاسایی پێشکانەکە یەک لە سەرسەیە. ینی بۆ نمونە ئەگەر شکانێک لە دەوروبەری حەوزا ڕووبات ئەم شکانە بە ئازارە هەستانەوەی نەخۆشەکە تۆزێ زەحمەت دەکات و هەندێک جار نەخۆشەکە خالە جێگایە تووشی برینی سەر جێگای ئەکات و کە سوکاری پێوەی هیلاکە بن و ناڕەحەتی ئەکات و زۆربەی کاتیش ینی لە هەندێک حاڵەتەکانە نەک زۆربەی کات نەخۆشەکە هەر بەم شکاویە ئەمرێت. ینی لەسەر جێگا ئەمێنێت و تووشی کۆمەڵە نەخۆشی ترە بێ بەهۆی ئەوەی کە لەسەر جێگا هەڵناسێت. ینی کۆتایی بە ژیانیت بەس بەبوونی ئەم شکانەوە. ینی ئەمە بەحسی لەسەر کراوە یەک لە سەرسەیان ئەگەڕێنەوە باری ئاسایی پێشکانەکە. کەواتە بەشی زۆرینەیان ناگەڕێنەوە باری ئاسایی کە لەوانەیە بەشێکی زۆری پەیوەندی بەوە هەبێت کە ئەم نەخۆشانە بە تەمەنن و نەک هەر بۆ ئەم نەخۆشیە بۆ زۆرینە نەخۆشەکانی دیکە یا هەر گرفتێکی دیکەتیاندا ڕووبدا لەوانەیە گەڕانەوە بۆ باری ئاساییان باش نەبێ و لە هەمان کادا وەک ئاماژەت پێدا نەخۆش هەیە کە شکانەکە ڕوویداوە بەڵام نەشتەرگەریش ئەنجام نادا چارەسەریشی بۆ ناکرێت تا کۆتایی کە لەوانەیە ئەمش پەیوەندی بەوە هەبێ ئەم کەسە لەوانەیە بۆ نمونە 6 ساڵێک ببێ نەخۆشی دیکەی هەبێ لەوانەیە گونجاو نەبێ بۆ نەشتەرگەری بۆ وەرگرتنی بەنج
کەواتە لەمەوە بۆمان دەرەکەوێت کاک دکتۆر نەگەین ئەم حاڵەتە باشترە کە لەوانەیە زۆرینیان بەتەمەنن و چارەسەر قورسە بۆیان و بەشێکیان ناتوان چارەسەری وەربگرن یاخود نەشتەرگەری پێویستیان بۆ ئەنجام بدرێت زۆر باشە چارەسەری ئەم حاڵەتە چیە یاخود لەوانەیە وا جوانترە بڵێن پێشوەختە خۆپارێزی لە فشەڵبوونی ئێسکەکان چۆنە بەچی ئەکرێ و لە نێو ئەمەیشدا پێویستە بزانین ڕۆڵی ڤایتامین دی چیە چونکە زۆرێک لە هاوڵاتیان لەوانەیە تا ڕادێک پێشەوەی بڕۆینە سەر خۆپارێزیەکان بە حاڵەت تێگەشتبن لە بابەتی ئێسکە نەرمە زۆرێک دێن بۆ لای ئێمە و پرسیاری پشکنینی ڤایتامین دیەکەن و پێیان وایە هەر کە ڤایتامین دییان کەم بوو تووشی ئێسکە نەرمە بوون پەیوەندی ڤایتامین دی و ئەم حاڵەتە چی خۆی ڤیتامین دی خۆ ڤایتامین دی یارمەتی هەڵمژینی یارمەتی مژینی یاخود کالیسیۆمەیە لەگەڵ فۆسفەیت بۆ ناو لەشی ئینسان باشە بۆ ناو لەشی ئینسان یعنی تەنها ئیشەکەی ئەمە ینی ئەو کالیسیۆمە کە لە ڕێی خواردنەوە ئێمە وەرێگرین لە ڕێی ڤیتامین دیەوە زیاتر چالاکە بێت و وەری ئەگرین لەشمان وەرەگری و سوودی لێبی دەگەی ئەگەر ئەم ڤیتامین دیە کەم بێت لە لەشمانە ئەم کالیسیۆمیش ئێمە کەمە بێت لە لەشمانەوە زیاتر لە ڕێی پاشەڕۆوە یاداڕی میز و یاداڕی پاشەڕۆ ئەم کالیسیۆمە دەرەکرێت ئیسپادێکی وای نابێت ئەمە دەورەکەی ڤیتامین دیە بەڵام خۆی ینی ئێسکە نەرمە بەڕاستی کۆمەڵی ئەسبابی زۆری تری هەیە وەکو باسمان کرد خۆی تەمەنە لەوانەیە کە مەسەلەن خراپی حیاتی ئەو کەسە بێ لایفستایلی ئەو کەسە بێ بەشێکی تریان ینی خراپی جۆری خواردنیەتی بەشێکی تریانەوەی ئەم کەسە ناچێتە بەرخۆر و ڤیتامین دی وەرگێت باشە لەوانەیە جوڵە و پێویستی جوڵەیەکی پێویستی نیە تێگەیت ینی جاران مەسەلەن زۆر نەقد لەسەر هەندێک شتە ئەگیرە لە دنیای ئێستاە مۆدێرنە بۆ نمونە جاران ینی خەڵک ئەگەر بیویستە قەناتی تەلەڤیزیۆنێ بگۆڕێ بە پێی خۆی هەڵە ساچ و قەناتەکەی گۆڕی ئێستا لە دوورەوە بە کۆنتترۆلەکەی گۆڕێ ئێستا وای لاتۆ پەردەکەشی بە کۆنتترۆلێک لە ئاباد وەپەکەشی بە کۆنتترۆلە کوژێنێتەوە ینی بەس بۆی هەڵنەس ینی ئەم حیاتانە باش نیت سێرەکەی مەسەرەن کابرا ئێمە بانیان بیرمان بێت کاتم ناوبوون خۆمانەچین بۆ نانیا باوکمانە جوو بە پێچ و ئێستا هەمی بەسەراچێ ینی ئەمانە ینی هەمووی لە جوڵانەوە هەمووی خراپی بەڕێوەبردننی حیاتە کەوا لەو کەساکە تووشی ئێسکە نەرمە بێت بە دڵنیاییەوە زۆر باشە کاک دکتۆر وەک باسمان کرد کە ئێسکە نەرمە چەند گرفتێکی خراپە و چەند کۆمپلیکیشن یاخود دەرەنجامی خراپی هەیە کە گرنگترینیان بریتێ لە شکانی ئێسکەکان و هەروەها باسمان کرد کە چەندە چارەسەریشی دەرەنجامەکەی زۆر باش نییە لە زۆرینەی ئەمە لە هەموو جیهاندا وەک باست کرد کەواتە چی بکەین بۆ ئەوەی ئێسکێکی بەهێزمان هەبێت ئێستا ئەو بینەرە بە ڕێزانەی کە گویان لە بەرنامەکەمانە چاوەڕێ ئەوەکەن ڕێنمایەکانی دکتۆر بینەر چییە بەگشتی هەر لە خواردن و لایفستایل و لە هەموو بابەتەکان بۆ ئەوەی ئێسکێکی بەهێزمان هەبێ خۆمان بپارێزین لە ئێسکە نەرمە و لە دەرئەنجامی شکان بۆ ئێسکە نەرمەوە خۆی وەکو باسمان کرد بناغی دانانی ئێسکێکی پتە و لە گەنجیەوەی ینی ئەبێ ئەوە بزانن هەر گەنجێک ئێستا کە ئێستا حیاتی باشە معنای وانە لە پیریا تووشی کێشە نابێت ئەبێ لە ئێستەوە بناغەیەکی پتەوی ئێسک دانێت چونکە ئێسکی ئینسان خۆی سفەتێکی هەیە هەتا بەهێزیگەی بەهێسترە بێت هەتا بەهێزیگەی بەهێسترە بێت کە ئیهمال لە کرد و نەو جوڵان و بەکارێنە ئێسک لاوازە بێت باشە ئێمە و چەندین دکتۆری پسپۆری نەشتەرگەری تریش کە هاوڕان لەگەڵم خۆمان لە کاتی نەشتەرگەریە ینی هەندێک پیر ئەمەلیاتەکەین بڕواکە جاریوە ئەو ئامێرانی کە ئێسکەکەی پێ بڕین نایبڕێت ئەوە ئێسکی بەقوتە ئەوە ئێسکی بەقوتە کە پرسیاری لێکی تۆ ئیشت چی بووە زۆر بانەڵیا فەلاح بۆ میاڵێ مەسن بە پێش شاخەوانیم زۆر کردووە بە ڕێژووکەوە زۆر ڕۆیشتم سێ ئێسکێکی پتەویان هەیە و بەعزێکی کەشیان بە پێچەوانەوە ئێسکیان ئەڵێ پسکیکە زۆر لاوازە زۆر ینی نازانین چی لێ بکەی بەڕاستی لەبەرەوە جۆرەکانی ئێسک نەخۆش بەڕاستی تا ڕادێکی باش خۆی هەڵێبژێری چی ئێسکێک بۆ مستەقبەلی خۆی دانی ئەبێ ئەو نەخۆشە لە گەنجی و ئاگای لە خۆی بێت ئێمە 5 خاڵی سەرەکی هەیە کە سەحەی عالەمی لەسەری ڕێککەوتووە بۆ بەرەنگاربوونەوە بە ئێسکە نەرمە بەڵێ خاڵی یەکەمیان کە لە هەمووی جەوهەریترە ئەوەیە کە ڕێعازەیەکی
ڕێاضەیەکی بەردەوامی ڕێکوپێک ئەنجام بدرێت پێڵەن ڕگولەر ئەکسەرسایز ئەنی ڕێاضەیەکی بەردەوام بۆ نمونە مەسەرەن هەندێک کەس هەیە سعات 6 بەیانی گروپات کۆبنەوەڵێ ئێمە هەموو 6 بەیانێک ئەچین بۆ پارتی ئازادی یا هەموو جمعەیەک ئەچین بۆ شاخەوانی بەڕاستی ئەمانە سەحەم سەحەتیان باشە هەم ئێسکەکانیان زۆر بەقوەتە باشە ینی ئەم کەسانە ئەبێ ئاگان لە خۆیان بێ لە ڕاضەکانە چی ئەەکەن ڕاضەکان زیاتر ئەوەی کە بۆ پیر زۆر مهمە هەڵگرتنی وەزنە هەڵگرتنی وەزن ینی تۆ وەزنێک شەر نییە مەسەرەن هەڵگرێکە لە توانای خۆیانە بێت ئەبێ وەزنێک هەڵگرێ لە توانای خۆیان باشە هەڵگرتنی وەزن زۆر مهمە بۆ بەهێزکردنی ئێسک بۆ پیرەکان دووەمینیان بەقوەتکردنی ماسوولەکان ئەو ڕاضانەی ماسوولکە بەقوەتەکە ئەوێ ئەو ڕاضانە بکرێت و سێمینیان ڕاضی باڵانسمانێ باڵانسمانێ باشە ئەمە وەکو خاڵی یەکەم وتمان ڕاضەیەکی بەرداوام خاڵی دووەم هێڵتی دایەت یعنی خواردنێکی تەندروست خواردنێکی تەندروست بەڵام خواردنی تەندروست بەڵێ ببوورە خواردنی تەندروست کە هاوڵاتی بیستی ئەڵێ بە هەموو نەخۆشی هەر پێماڵەن خواردنی تەندروست بۆ ئێسکە نەرمە تەفاسیلەکەی چییە چی بە خواردنی تەندروست بەڵێ ئەو خواردانە کە کالیسیۆمان بەرزە کە پرۆتینیان بەرزە کە ڤیتامین دییان تایە بە تایبەتی وەکوچی یعنی لای خۆمان خەڵک زیاتر احتیمامی سەرەکی برنجە یعنی پێویستەکە تۆزێ ئەم شتانە کەمتر کاتەوە خوبە نەسەوزەوات خوبە نەسەوزەوات لە زمیانە سپیناخ زۆر مهمە خوبەنە هەندێک نوعی چەرەزک و بادەم باشە هەندێک میوە هەیە میوەی تایبەت هەیە ئەخورێت هەندێک میوە هەیە لەگەڵ خواردنی شاخۆمەوە ئەڤۆکادۆ تێگەی ئەمانە کە ئێستا هەیە و هەرزانیش لە وڵاتی خۆمانە ئەمانە ئەخورێت شیرە مەنێکان بۆ نمونە شیرە هێلکەیە ماستە ئەمانە زۆر باشن باشە دانەوێڵەکان بۆ نمونە مەسەر میسکە نۆکە پاقلێ ئەمانەش چاکن تێگەی ئەمانە پرۆتینیان تایە خواردنی ماسی بەحری ئەمانە ینی بەڕاستی ئەم خواردانە هەمویان خواردنی چاکن و نەخۆشی پیر ئەوانەی کە بڵێن لە ماڵەوە ئەتوانن بەنامی حیاتی خۆیان ڕێکن لە هەفتەیەکە ئەم خواردانە زۆربەی بخۆن ئەمە وەکو خوارد زۆر باش خاڵی سێمینیان ئەوەی هەندێک خو هەیە پێویستە تەرک بکرێت بۆ نمونە خۆی خراپی حیات بۆ نمونەوەکو چی وەکو جگەرە کێشان جگەرە کێشان بەڕاستی بێ زۆر کەم کرێتەوە یاخود نەکێشتێ زۆربەی گەنجەکان لە ئێستا بینی هەموو شێوێکدانشن یەرگەلاخۆ ئەمە ینی ئێستا تۆزێ گەنجە پێی نازان بەس لە دوای تووشی ئێسکەنەرمێکی زۆرە بێت کە هەم خۆی هەم چواردەوری پێوی مادووە بن بەڕاستی لەبەرەوە پێویستە جگەرەوە یەرگەلە زۆر کەم کرێتەوە مەشروب خواردنەوە زۆر کەم کرێتەوە یا هەر نەخورێت و هەروەها ئەو وەزنی زۆر یانی ئەوانەی کە کێشیان زۆرە ئەبێ خۆیان دابەزێنن ئیتر وەسایل بەڕاستی ئێستا زۆرە بۆ داوەزانی وەزن وەکو ئەنواع جیم هەیە ئەنواع پرۆگرامی خواردن هەیە ئەنواع پسپۆری شارەزا هەیە لەو بوارەیە ئەتوانن ڕاوێژیان پێ بکەن هەتا وەکو وەزنیان زیاد نەکات باشە خاڵی چوارەمیان کە بەدایەتی ئێمە دوورکەوین و لە نەخۆشی ئێسکەنەرمە ئەوانن ئەو کەسانن کە معڕەزن بۆ ئێسکەنەرمە بەڕاستی یعنی تۆ پیرێک ئەبینی پەکەوتێ لە ماڵەوە جارێک دوو جار دەستی شکاوە یا حەوزێکی شکاوە یاخود ئازارێکی زۆری لە جەستەیە ئەمانە پێویستە چارەسەرکردن پێشەوەی شکانەکە ڕووبات ئەمانە پێویستە چارەسەرکردن پێشەوەی شکانەکە ڕووبات بە وەرگرتنی دەرمانی پێویست بە ڕێنمایی پزیشکی بە سەردانکردنەوەی بەردەوام بۆ جەدوەڵی کە دکتۆرەکە بۆی داانێت سەردانی پێ بکەنەوە و چوونە بەرهەتاو بەڕاستی ینی یەکێک لە هەر باشەکانی وڵاتی ئەمە هەتاومان زۆرە بەس هەچ کەسەیە فاسی بۆ بکەیت ئەنی بڕواکە من لە کلینیکی خۆم لە سانەوەتی ئەوانی بە گەنجەکانی شەوکە دێن هەمیان ڤیتامینیان کەمە بۆچی چونکە یەکەم ناچینە بەخۆر هەموو دومینیشان ئەگە بچینە بەخۆر جەخۆر بەکارێنی ئەیتەوە ینی بەڕاستی ینی سوودی ڤیتامین دیەکە نامێنێت و هەندێک هەڵە تێگەیشتن هەیە لە ڤیتامین دیە هەندێک وازان لە خۆرایە تۆرێگری نە خۆی لە لەشتایە بەس ناچالاکە لە ڕێی تیشکی خۆرەوە چالاکە بیان ڤیتامین دیە ینی تیشکە خۆرەکە ئەمەیە تیشکی خۆر ئەڵێ دکتۆر چ کاتێک پێویستە بچینە بەر تیشکی خۆر بۆ وەرگرتنی ڤیتامین ینی تیشکی خۆر بەڕاستی هەموو کات باش ینی بەس ئەو کاتانە نەبێت کە سووتێنەرە بۆ نمونە تۆ لە تەمموزا ساعات دۆچیتە بەرخۆر ئەو سووتێنێ ینی کاتەکە سووتێنەر نەبێت بۆ نمونە بەیانیان بێت تا سەعادە
یاخود لە هاوینە لە دوای چوارەوە لە دوای سعات سێوە خۆرەکە لێ بە خۆرەکە دکتۆرڵە بۆ ماوەی چەندێک لێن بە خۆر بۆ ماوەی چارێکێ 20 دقیقە نیو سعات لە ڕۆژێکە کافیە لە ڕۆژەکە نیو سعات ڕۆژێکە چارێکێک 20 دقیقە یا نیو سعات کافیە خۆر بیا لەو کەسە خۆر هەندێک کەسێ ئەڵێ دکتۆر خۆ دامە لەبەر خۆریشم دامە لە بەردگا دانیشتوم ڕاستەکە بەس بەجلەوە دانیشتوم ینی خۆر ئەبێ بیا لە پێست خۆر ئەبێ بیا لە پێست ئەو شتە زۆر مهمە خەڵک بزانێت کە خۆر ئەگەر نەیە لە پێست ڕاستە و خۆ سوودی نابێت گەرما ڤایتامین ئافرەکانی خۆمان بەشێکی زۆر زۆریان نچک بەسەرن بە شانازیەوە بەشێکی زۆریان محاجبن بەڵام ئەمە ینی بەڕاستی بۆ وەرگرتنی ڤیتامین دی باش نییە ئەبێت شێوازێکی تر بدۆزنەوە بۆ منە زۆر کەس هەیە ماڵی خۆری تێکەوێت من هەموو جارێ ئامۆژگاریانەکە مەڵە مەگەر خەڵکە لێ دیار نەبوو جلەکانەکە بکەرەوە باخۆرەکە بیا لە پێستەکەت یاخود شوێنێکی گونجاوت هەبوو بۆ ئەوەی خەڵکە لێ دیار نەبێت جلەکانەکەم کەرەوە و کاتەکەشی زۆر نییە بڕوا ناکەین ئەگەر ڕۆژ کەسێک بێوێت لە ڕۆژێکا چارێکی نیو ساعتێک بۆ خۆی هەرە دۆزێتەوە خۆر لێی بات باشترین شوێن ئەوەیە کە مەسەلەن پێستە زۆرترین بە دەرەوە بێ ڕاستی ئایا پشتە بێ قاچەکانە بێ دەستێ بێ ئیتر ئەبێ ڕاستەوخۆ خۆر لێی با یا خوشتێکی تەنکە لە بەرابێ بۆەوەی خۆرەکە ئیسفادەی دەکەیت خاڵی پێنجەمیان ئێمە کە لەسەر هۆکارەکان بۆ ئەوەی دوورکەوینەوە لە ئێسکە نەرمە ئەوەیە کە چارەسەری ئەم کەسانە بکەین کە معارەزە ریسکی پێشنتەکە ئەوانێکە های ریسکن تۆ چۆن چارەسەریانەکەیت ئەبێ بە زووترین کات کۆمەڵی دەرمان هەیە وەریگرن ئێستا دەرمانی تازە هەیە ساڵانە وەرەگیرێت ساڵی یەک دەرزی وەرەگیرێت تا 2 ساڵ 3 ساڵ ئەم نەخۆشە پێویست ناکە هەندێک دەرزی دەرمانی تر هەیە وەرگیرێت بۆ پێویستە کا بە شێوەیەکی زانستیانە پشکنینی ڤیتامین دی و کالیسیۆم و فۆسفۆر و ئەمانەیە بۆکە هەرچیەکی نەقز بووە پێ ئەوە وەریگرێت نەک لە خۆی بچێ بیکرێت و ئەگەر تووشی شکانیش بوو نەشتەرگەریان بە زووترین کات بۆ ئەنجام بدرێت هەتاوەکو هەستنەوە سەر پێی خوارد و لە هەمان کاتدا وەک جەنابەت باست کرد و ئەوانەشی کە تووشەم حاڵەتە بوون لە ستایلی ژیانی ڕۆژانیان لەوانەیە خۆپارێزیکی زیاتریان بوێ لە کەوتن لە یاخود لە ڕوودا و یاخود ئەوانەی کە گرفتی دیکەیان هەیە گرفتی هەناوی بۆ نمونەکەوا کات بکەون گێژ ببن کامەش لەوانەیە بەشێک بێت لە خۆپارێزی بۆ ئەوەی تووشی شکان نەبن زۆر باشە بەڕێز دکتۆر بینەر بورهان پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری ئێسکوشکاوی زۆر سپاس کە لەگەڵمان بووی شێوێکی گشتی باسمان لە ئێسکە نەرمە و خۆپارێزی کرد زۆر سپاس سپاس بۆ داگیان سپاس بۆ خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن بەو هیوایی هەمووتان تەندروست و دوور بن لە شکانی هێزکەکان تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ